الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان گەیشتوونە ئاڵلقەی هەشتم و تەوەری یەکەممان پێشتر کۆتایی پێهێنا کە بریتی بوو لە ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام. ئێستا دێنە سەر تەوەری دووەم، چاک پێگەیشتن بەهۆی ئیمانەوە. سەرەتا دەمەوێت ئەوەتان بۆ ڕوونکەمەوە برا خوشکانی بەڕێز کە پەیوەندی نێوان ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام و چاک پێگەیشتن بەهۆی ئیمانەوە و دوایی بەرەو دۆستایەتی و هاوکاری چوونی مسلمانان چه پەیوەندیەکیان پێکەوە هەیە. پێشتریش ئاماژەم پێدا کە جۆری بیرکردنەوەی مرۆڤە کە شێوەی هەڵس و کەوتی دیاری دەکات و بە ئەندازی ئەوە کە ئینسان ڕاست و دروست لە ئیسلام تێدەگا، ئیسلامی کورت هەڵاتوو و بەرجەستە بوو لە قورئان و سونەتدا، لە فەرمایشتی خوا و لە ڕێبازی پێغەمبەری پێشەوادا صلی الله عليه و آله وسلم، بە ئەندازەی ئەوە زەمینەی بۆ خۆش دەبێ، ڕێی بۆ تەخت و ئاچووخ دەبێ کە بە ئیمان پێبگا. ئەگەر نامەرزنی هەر کەسێک ڕاست و دروست لە ئیسلام تێگەیشت یەکسەر ئیمانێکی باشیشی هەبێ، بەڵام ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام زەمینەی ئیمانهێنانێکی باش و پێگەیشتن بەهۆی ئیمانەوە بۆ مرۆڤ دەڕەخسێنێ، زەمینەی بۆ خۆش دەکات، ڕێ بۆ تەخت و ئاچووخ دەکات. بە ئەندازەی ئەوەش کە مرۆڤ بەهۆی ئیمانەوە پێدەگا و هەموو بەشەکانی ئیمان لەویدا دێنە دی کە وەکو دوای ئاماژەی پێدەکەین لە ئاڵلقەی نوێمدا زیاتر باسی ئیمان دەکەین. ئیمان شتێک و دووشت نییە. بە ئەندازەی ئەوە کە ئینسان لە ئیسلام تێدەگا زەمینەی بۆ خۆش دەبێت کە بەهۆی ئیمانیشەوە پێبگا، بە ئەندازەی پێگەیشتنی بەهۆی ئیمانەوە دەگونجێ لەگەڵ مسلمانانی دیکەدا زیاتر بەرەو دۆستایەتی و بەرەو هاوکاری و بەرەو دەستبار بۆ یەکدیگرتن و پێکەوە کارکردن بچن. کە وەکو گوتم لەم واقعی ئێستای مسلمانانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیشدا، بەڵکو مسلمانانی دنیا بە گشتی، ئەوەی زۆر پێویستیان پێیەتی ئەوەیە کە پێکەوە دۆست بن. دۆست واتە خۆشەویست، پشتیوانی یەکدی، بشورخۆری یەکدی، هاوکاری یەکدی، دڵسۆز بۆ یەکدی. وشەی دۆست هەموو ئەوانە دەگرێتەوە. والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. هەروەها پێکەوە هاوکار بن، وەکو خوا فەرمێتی وتعاونوا على البر والتقوى، پێکەوە هاوکاری یەکدی بکەن لەسەر هەر شتێک کە چاکەکاری و پارێزکاریە. چاکەکاریە وەکو نێوانی خۆتان و خەڵک، و پارێزکاریە وەکو نێوانی خۆتان و خوا سبحانه وتعالى. چەند نمونەیەک بێنینەوە بۆی کە زیاتر بۆمان ڕوون و درەوشاوە بێت چۆن ڕاستێگەیشتن لە ئیسلام زەمینە خۆش دەکات بۆ باش پێگەیشتن بەهۆی ئیمانەوە، و ئەو دوانش زەمینە خۆش دەکەن بۆ ئەوە کە مسلمانان هەرچی زیاتر پێکەوە دۆست بن و هاوکار بن و دەستبار گر بن. نمونەی یەکەم ئەگەر تەماشای دۆخی مسلمانان بکەین بە گشتی، ئەوە دەبینین کە مسلمانان کەمتر هەست بە بەرپرسیارەتی خۆیان دەکەن بەرامبەر بە کۆمەڵگا، بەرامبەر بە دەوروبەریان، بەرامبەر بە واقع و دۆخێک کە تێیدان و خەڵک و کۆمەڵگایەکەیان تێدایە. تەماشا دەکەی زۆر مسلمان هەیە مزگەوت دروست دەکات، هەیە حەج و عومرە دەکات، نەک بە حەج و عومڕێکیش واز نایەنێ، هەیە قورئان لەبەر دەکات، هەیە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم سەرگەرمیەتی، هەیە زانستی شەرعی دەخوێنێ. بەڵام هەموو ئەوانە
بە خەتێکی باریکدا دەڕۆن بە ڕێیەکی بە باریکە ڕێیەکدا دەڕۆن و کەسیان ئاور لەوی دیکە ناداتەوە. یا هەیە خەریکی تەسکیەی نەفسە، هەیە خەریکی قەزیەی ئیمانە، هەیە خەریکی پەروەردەی خێزانیە، خەریکی لایەنی فیکریە، لایەنی سیاسیە، بەڵام کەسیان ئاور لەوی دیکە ناداتەوە و ئاوریش لە کۆمەلگا و لە واقعەکە کە تێدا دەژین ئاوری لێ نادەنەوە و خۆیانی لە بەرامبەردا بە بەرپرسیار نازانن. لە حاڵێکدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوختەی بۆ خەستووینە سەر پیت و دەفەرمێ ئەلا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئاگادار بن هەر کامێک لە ئێوە چاودێرە بەرپرسیاریشە بەرامبەر بە چاودێری کراوەکانی خۆی. واتە بەرامبەر بە خەڵکو و کۆمەلگاکەی خۆی دەبێت کە دەبێت چاودێریان بکات، بەرپرسیارە بەرامبەریان لێی دەپرسرێتەوە. هەروەها ئەو ئاەتەی کە کردمان بە سەرباز بۆ کۆی ئەو بابەتەی کە ئێمە ئەم ئاڵقانی لێ پێشکەش دەکەین بەرەو دۆستایەتی و هاوکاری موسڵمانان، ئەو ئاەتە مبارەکەی ژمارەی ئاەتی 70 لە سوورەتی التەوبە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف ينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەمویان، چونکە المؤمنون والمؤمنات ئەلیف و لامی ناساندنیان لەسرە، واتە تێکڕای ئیمانداران بە پیا و ئافرەتەوە بە ورد و درشتەوە چی دەکەن؟ بعضهم أولياء بعض، دۆست و پشتیوانی یەکدین، هاوکاری یەکدین، دەستبارگری یەکدین، دڵسۆزی یەکدین، بە خەمۆبووی یەکدین. چی دەکەن؟ فەرمان دەکەن بە پەسەند ڕێدەگرن لە ناپەسەند، پەسەند لە هەموو بوارەکاندا، ناپەسەند لە هەموو بوارەکاندا. ويقيمون الصلاة ويؤتون الزكاة، نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن. ويطيعون الله ورسوله، فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن صلى الله عليه وسلم. أولئك سيرحمهم الله، ئەوانە خوا بەزەیی پێیان دادێ، واتە ئەوەی وانە بێ خوا بەزەیی پێیدا نایە. والله عزيز حكيم، خوش باڵا دەستی کارزانە. کەواتە ئەوە نمونەیەک کە موسڵمانان بەگشتی خۆیان بە بەرپرسیار نازان بەرامبەر بە خەڵکو و کۆمەلگا و وڵاتی خۆیان، لە حاڵێکدا کە خوا سبحانه وتعالى بە زۆرێکی کەی پێناسە کردوون و پێغەمبەریش صلی الله عليه وسلم زۆر بەڕوون و ڕاشکاوی ڕایگەیاندووە کە هەر کامێک لە ئێوە چاودێرە بەرپرسیاریشە بەرامبەر بە خەڵکو و کۆمەلگاکەی خۆی. نمونەیەکی دی خەڵکێکی زۆر هەیە بە تایبەت لەوانەی کە خۆیان لە موسڵمانانی گشتی جیا کردوتەوە یا خۆیان بەس جیا دەزانن و خۆیان بە خاوەنی زانست دەزانن و سەرگەرمی پیداکردنی زانستە شەرعیەکانن. جا هەیە پسپۆرە لە خوێندنی قورئاندا و لە خوێندنەوەکانی قورئاندا، هەیە لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموویدا، یاخود تەنیا لە سەنەد و زنجیرەی ڕاویەکاندا هەیە، لە مەتنی فەرمایشتەکاندا هەیە، پسپۆڕ لە فیقهدا هەیە، لە ئوسولی فیقهدا هەیە، لە شتێکی دیکەدا لە مێژوودا، لە عیلمی کەلام و عەقیدەدا، لە تەسکیەی نەفس و پەروەردەبووندا هەیە، سەرگەرمی زانیاریە، بەڵام ئاور لە خۆی ناداتەوە ئەو زانیاریەی کەوە دەستی هێناوە چەندەی خۆ پێچاک کردووە، چەندەی خۆ پێپاک و چاک کردووە، چەندەی خۆ پێ لە خوا نزیک خستۆتەوە. واتە زانیاری هەیە بەڵام بیری نەکردوتەوە لە خۆ پاک و چاکردنی. ئەوە لایەک. نمونەیەکی دی هەیە سەرگەرمی خۆ پاک و چاکردنە، بەڵام ناگەڕێتەوە بۆ زانیاری شەرعی، بۆ قورئان و سنەت، تاکو ئەو تەزکیەی نەفس و تەسەوف و خۆ پاک و چاکردنەی خۆی لە مەحەکی قورئان و سنەتدا چەندی تەواوە چەندی ناتەواوە. زۆر جار گوتومە هەموو ئەو شتانەی کە عاتیفەیان دێتە نێو زۆر بواری ساتمە بردن و خلیسکان و بە هەڵەداشوونیان تێدایە. شاعیرەکان خوای پەروەردگار دەفەرمێ والشعراء يتبعهم الغاوون ألم ترى أنهم في كل وادي يهيمون وأنهم يقولون ما لا يفعلون إلا الذين آمنوا وعملوا الصالحات وذكروا الله كثيرا وانتصروا من بعد ما ظلموا.
وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون كۆتایی سوورەتی شوعەرادا دەفەرمێ شاعیرەکان سەرگەردانان شوێنیان دەکەون تەماشا ناکەی لە هەموو دۆڵان بە هەموو دۆڵاندا بە سەرگەردانی دەڕۆن وەشتی وا دەڵێن کە نایکەن دوایی هێندێکیان لێ هەڵداوێرێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وذكروا الله كثيرا جگە لەوانی ئیمانیان هێو کردەوە باشەکان دەکەن و زۆرێک یادی خوا دەکەن ئەوانە بەهۆی تەقوا و ئیمان و کردەوەی چاک و علمی شەرعی خۆیان کۆنتڕۆڵ دەکەن کە لە هەموو دیزان خۆیان نەکەنە ئەسکوێ وەشتیوانەڵن کە کاری پێ نەکەن و عاتیفەیان بەسەر عەقڵ و دینیان دەزاڵ نەبێ بواری تەزکیەی نەفس و تەسەووفیش بەڕاستی عاتیفە و هەست و سۆز زۆر دەوری تێدا دەبینێ هەر بۆیە ئەهلی تەسەووف خۆیان گوتوانە ئەگەر کەسێ قسەیەکی کردبێ گوتوانە ئەوە لە شەتەحاتە واتە قسەیەکە بێژەیە قسەیەکی تێپەڕێنەرانەیە غەڵەتە یاریوە کوفرە یان شیرکە بۆ گوتوانەوە لە حاڵەتی حاڵی هاتندا یاخود لە حاڵەتێکدا کە عاتیفەی بەسەر عەقڵیدا ساڵ بووە بەڵام ئێمە هەرگیز نابینین هاوڵانی بەڕێزی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەوان سەرمەشقی ئێمن لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و پەروەردەکراوی دەستی پێغەمبەرن هەرگیز نابینین قسەی وایان کردبێ کە عەقڵ و شەرع نەیگرێتەوە بۆ چونکە خۆیان کۆنتڕۆڵ کردووە عاتیفەیان لە بەردەستی عەقڵیاندا بووە دەگونجێ زۆر نمونەی دیکە بێنینەوە لەو نمونانەی کە ڕاستێگەیشتن لە ئیسلام زۆر هاوکاری مرۆڤ دەبێت کە باش پێ بگا بەهۆی ئیمانەوە و چاک پێگەیشتنی بەهۆی ئیمانەوە زۆر یارمەتی دەری مسلمانان دەبێت کە پێکەوە دۆست و دڵسۆز و هاوکار و دەستبارگر بن بەڵام بە پێچەوانەوە کەسێک کە لە تێگەیشتێکی لاسەنگ و لاتەڵی هەبێ بۆ ئیسلام وەکو لە کتێبی ڕێگای ساڵح بوون بەڕێوەخواسووندا باسم کردووە کەسێک کە باش لە ئیسلام تێنەگەی بێ بە تەئکید باشیش تێدا پێ ناگا چونکە ئەگەر بناغەکەت لار بوو یا فشۆڵ بوو گومانی تێدان ئەو دیوارش کە لەسەری هەڵدەچەندرێ هەر وەکو خۆی لار دەبێ یاخود فشۆڵ دەبێ و بۆش دەبێ و زوو دەڕوخێ بۆیە پێویستە چاک تێگەیشتن لە ئیسلام لەگەڵ باش پێگەیشتن بەهۆی ئیمانەوە زۆر پێکەوە پەیوەستن هیچ کەسێک ناتوانێت بڵێ باش بەهۆی ئیمانەوە پێگەیشتوم بەبێ ڕاستێگەیشتن لە ئیسلام مەرجینە زۆر خوێندەوار بێ بەڵام دەبێ تێگەیشتنێکی باشی هەبێ بۆ ئیسلام ئیسلام بەو شێوەیە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و بەو شێوەیە کە پێغەمبەری خاتەم صلی الله علیه و آله وسلم لە ژیانی خۆیدا پراکتیزە و جێبەجێی کردووە و پاشان ئەو دوانش زۆر هاوکار دەبن و زەمینە خۆشکەر دەبن بۆ مسلمانان کە پێکەوە دۆست بن نزیک بن دڵسۆز بن هاوکار بن هەندێک کرچ و کاڵی و لادان هەن لە ئێستای لە واقع ئێستای مسلماناندا بەبێ باسکردنی ناونیشانەکانی سەریان چۆن من هەوڵ دەدەم خۆ بپارێزم لە وروژاندنی هەر کەسێک هەندێک کەس لە ژێر ناونیشانێکدایە خاوەنی مەشرەبێکە خاوەنی چوارچێوەیەکە کە ناوی چوارچێوەکەی لە خۆڕە هەستیار دەبێ ئێمە خوا سبحانه وتعالى یەک چوارچێوەی بۆ داناوین یەک ناونیشانی بۆ داناوین هو سماكم المسلمين من قبل وفي هذا خوا سبحانه وتعالى پێشتر وەلەم کتێبەش دەناوی لە ناو مسلمان وشەی مسلم مسلمین مسلمین ئومەتە مسلمەتە لەسەر زمانی نوح هاتووە لەسەر زمانی ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب هاتووە لەسەر زمانی موسا و عیسا و پێغەمبەرانی دیکە سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ ئێمە خوا یەک ناوی لێ ناوین هو سەماکم المسلمین من قبل وفي هذا شتەکانی دی خۆمان پەیدامان کردوون خۆمان پەیدایان دەکەین ئەوی دی هەمووی ناو نیشانە هەڵقوڵاوی واقعی مێژووی مسلمانانە بەڵام ئەو ناوەی کە کۆکەرەوەی بۆ هەمووان و دەبێت هەمووان شانازی پێ بکەین تەنیا ناوی مسلمانەتیە ئەمما کەسێ بە ناوی مسلمانەتی ڕازی نەبێ ئیکتیفا نەکا نەک ڕازی نەبێ پێی ئیکتیفا نەکا بڵێ نا لە نێو مسلماناندا من فڵان شتم ناوێکی دیکە لە خۆی بنێ ئێمە دەڵێن خوا فەرموویەتی هو سەماکم المسلمین نەیفەرمووە هو سەماکم فلان حیزب و فلان جەماعەت و فلان کۆمەڵ و فلان مەشرەب و فلان مەذهب و فلان تەوژم و خوا ناوی لە ناوی مسلمان وە لە ڕاستیدا تەنیا ناوی مسلمانەتی هەمومان کۆ دەکاتەوە
وكسيك بناي مسلمانتي اكتفانك او رازين من ناوي شي كلا خوبني لبرابر او ناوي صد ناوي ديك بيدا دبه كواتهر مسلمانان برجو بلاو دبن خلاصي ام القي هشتما كدسبيجي توريد وما اويك اما دبي هول دين تشاك بهو ايمان او بيبغين دوای ئەوەی ڕاست و دروست لە ئیسلام تێگەیشتون چاکیش بەهۆی ئیمان و پێ بگەین کە دوایی لە ئەڵخەکانی داهاتوو دەخوا پشتیوان بێ زیاتر چەمک و واتای پێگەیشتن بەهۆی ئیمانەوە ڕوون دەکەینەوە لێرەدا کۆتایی بەم ئەڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.